بفرض أي مرشح من قبل القوى السياسية. دوای ئەوەی محەممەد تۆفیق عەلاوی هەوڵیدا بە پێچەوانەی خواستەکانی هەرێمی کوردستان کابینی نوێی حکوومەتەکەی ڕابگەێنێت، بەڵام یەکڕێزی و یەکەڵوێسی لایەنە سیاسەکانی کوردستان ڕێگری لەو هەوڵە کرد. دوجاریش محەممەد عەلاوی بە شکست لە پێکێنانی حکوومەت دەرچوو. ئەندامێکی پەرلەمانی عێراقیش ڕای دەگەێنێت بەشێک لە شکستێنانی عەلاوی لە پێکێنانی حکوومەت بۆ ناکۆکی نێوان شیعەکان دەگەڕێتەوە. بە قەناعەتی من مەسەلەی کورد نییە، سونەش هەم لە سەتانەوەتیان لەگەڵی نەبوون و شیعەخۆی بە تەنیا ئەگەر هەمووی لەگەڵی بوونایە ئەیانتوانی لە پەرلەمانە تێپەڕێنن، ئەیانتوانی ئەو 166 پەرلەمان تار زیاتری شیعەمان هەیە، ماگەر لەبەرەوە کێشەکە بە دەرەجەی یەکەم کێشەی شیعەکان خۆیان بوو کە نەیانتوانی ڕێکەون، بە دەرەجەی دووهەمیش ئەو کوتم نەیتوانی هەماهنگێکی باش لەگەڵ هێزە سیاسیەکان بکە کە ئەو کاندیدانی ئەیهێنێ جێگەی ڕەزامەندی ئەوان بن. لە هەوڵی چەند کوتلێک بۆ کۆبوونەوەکانی پەرلەمانی عێراق تایبەت بە متمانەدان بە کابینەی نوێی حکوومەت، بەشێک لەلایەنە شیعەکان و سونەکان و تەواوی فراکسیۆنە کوردستانیەکان بە یەکدەنگ و یەکهەڵوێست کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراقیان بایکۆت کرد. ئەم هەڵوێستەش کاردانەوەی لێکەوتەوە و داوا دەکرێت بۆ پرس و پێشاتەکانی دیکە لە عێراق یەکگرتوو بن. وەکو کورد ترسمان لە خودی عەلاوی خۆی نەبوو، ترسمان لەوە هەبوو کە خۆی خاوەنی بڕیار نەبێ، یعنی لە دەرەوەی خۆی هەڵی دەسوڕێنن. ڕوئیایەکمان بەدیە کرد کە تەنانەت بۆ ئەوە ئیش دەکا کە کیانی هەرێمی کوردستان بسڕێتەوانێ، نەوەک مافە دەستوریەکان. بۆیە ئێمە نەچوینە دانیشتنەکەەوە، بەڵام ئەوە ئێمە نەبووین پەکمان خست، ئێمە حەقی خۆمانە وەکو پێکاتەی دووەم لە عێراقدا دیفاع لە مافە دەستوریەکانی خۆمان بکەین. دوجار پەرلەمانی عێراق متمانەدانی بە کابینەی نوێی حکوومەتی عێراق خستە کارنامەی کۆبوونەوەکان، بەڵام لە کۆی 329 پەرلەمان زیاتر لە 200 پەرلەمان بەشداری کۆبوونەوەکەیان نەکرد. بەشی لەو پەرلەمانتارانەش فراکسیۆنە کوردستانیەکان بوون. لە پەیامێکیشدا سەرۆک بارزانی ستایشی یەکڕێزی و یەکهەڵوێستی لایەنە سیاسیەکانی کوردستانی کرد. ڕایگەیاند ئەو یەکڕێزیە جێگای پێزانینە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.